سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش لە ڕێگەی چەند کورتە ڤیدیۆ کە هەوڵ دەدەین ئاشناتان بکەین بە چەند کارێکی گرنگکە پزیشکی ددان بۆتان ئەنجامەدا. ئەم کورتە ڤیدیۆی بینن بریتیە لە سواقی ددان. سواقی ددان وشەیەکی کوردیە بەرامبەر بە وشەی فیشەرسیلەن بەکارهاتووە لە زمانی ئینگلیزیدا. مەبەست لەم کاراوەیە ئەو بەڕێزانی کە ددانیان زووتر کلۆرە بێ بە تایبەتی لە تەمەنی 7 هەتا 12 ساڵ ددانەکانیان یان لەسەر ساغی یان لە سەرەتای کلۆریکی کەمە دەرمانی دەدرێت. ئەم دەرمانە چاڵچۆڵەکە پڕ دەکاتەوە و ڕێگە دەگرێت لە کلۆربوونی ددان. هەڵبەتە گرنگترین مەرج لەم کارەدا پاکژیە بە بەکارهێنانی دەستکێش و ماسک لە کاتی کارەکەدا. ئەم لاستیکی کە دەیبینن پێی دەوترێت بەربەستی لاستیکی و ڕێگرە لەوەی کە ئەو شتانی کە لە کاتی کاردا بەکار دەچێت ناودەمی نەخۆشەکە و هەروەها لیکیش ناودەمی نەخۆشەکە و بێتە ناو کارەکە. ئەمە یەکێکە لەو شتانی کە بۆ سەرکەوتنی کارەکە گرنگی خۆی هەیە. سەرەتای کارەکە بە هەڵکۆڵی ددانەکان، پاشەوە بەلێدانی دەرمان بۆ کونکردنی دانەکان بە شێوەیەکی بچووک و پاشەوە بەلێدانی دەرمانێکی تر کارەکە تەواو دەبێت. وەک ئێستا لە وێنەکەدا دەیبینن. ئەم وێنەی کە دەیبینن ئێستا وێنەی ئەم ناڵەیە لە پێش 3 مانگەوە کە دەستمان کردووە بە چارەسەری ددان و ئەم وێنەی تریشان وێنەی پاش تەواوبوونی 3 مانگە. وێنەکەی کۆتایی بریتیە لە وێنەی پێش و پاشی سواق لێدانی ددان کە وێنەیەکی ئامادەکراوە لە ئینتەرنێت وەرمان کردووە. سواس.